هاوکات بە هێرشەکەی ئەمڕۆی سەرماڵی سەرۆکی هەرێمی کوردستان لە دهۆک نەخشەی هەڕەشەکان لە عێراقدا سەر لە نوێ دەکێشرێنەوە لە کاتێکدا حوسیەکانی شتەپڵی جەنگی دژی بەرژۆندەکانی ئەمریکا و ئیسرائیل لێ دەدەن پایتەختەکان چاوەڕێی گەڕانەوەی دۆناڵد ترامپن بە استراتیژە مشتومڕاویەکەی ئایا هێزەکانی دەکشێنێتەوە و نەوچەکە بۆ بۆشایەکی ئەمنی جێدەهێڵێت یان دیبلۆماسیەتی ڕێکەوتن کۆتایی بە جەنگە بێکۆتاکان دەهێنێت یان لەشکرکێشی زەمینی بەرەو ئێران تەنیا کاتی ماوە گفتوگۆی زیاتری ئەم بابەتانە دەکەم وەک گوتم پێشتریش دکتۆر دڵزار ساڵح شرۆڤەکاری تایبەتی کوردستان 24 لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە پاشەوەش میوانێکی دیکەمان دەبێت دکتۆر ماندوو نەبی بەخێر بیتەوە بەر لە هەر پرسیارێک بە خوێندنەوە بۆ پەیامەکەی وەزیری دەرەوەی ئێران بکەین ئابازە ڕاقچی لەسەر هێرشەکەی سەرماڵی سەرۆکی هەرێمی کوردستان دەڵێت کە فیتنەیە و بۆ نانەوەی دووبەرەکیە لە نێوان ئێمە و هەرێمی کوردستان گومانی تێدانە پەیامەکەی زۆر لە شوێنی خۆیتی چکە وەزیری دەرەوەی ئێران لە سۆنگەی هەستکردن بە پرسیارەتیەوە لە هەستکردن بە مەترسیەکانی سەر پەلاماردانی ماڵی سەرۆکی هەرێمی کوردستان لە بابەتەکە دەڕوانێت و لە ڕوانگەی خەمخۆریەوە بەڵێ ئەم بابەتە هەر بۆ ئەوەیە کە ئێمەش باسمان کرد بۆ تێوەگلاندنی هەرێمی کوردستانە بۆ نانەوەی ئاژاوە و دووبەرەچیە لە ناو هەرێمی کوردستان بۆ ڕاکێشانی هەرێمی کوردستانە بۆ ناو جەنگ ئەو جەنگەی کە هەرێمی کوردستان هەموو توانای خۆی خستۆتە گەر خۆی لێ بە دوور بگرێتن بەڵێ لە پەیامەکەی یەکێتی ئەوروپاش کە کەمێک بەر لە ئێستا بڵاویان کردەوە ئەویش دەڵێت ئەمە چاوەڕێ ئەوەی لێ دەکرێت یا بۆنی ئەوەی لێ دەکرێت کە گرژیەکان فراوانتر بکەن و زیاتر بکەن خۆی لە ڕاستیدا ئێمە دەزانی ئێمە لە هەرێمی کوردستان ڕاستە پەلاماری سەر ماڵی سەرۆکی هەرێمی کوردستان بە مانای پەلاماردانی سەرجەم هەرێمی کوردستانە تاک بە تاچی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئەگەر چی خۆ بەدەر نەبوو هەرێمی کوردستان لە ماوەی مانجی ڕابردووە ڕۆژانە هێرشی کراوەتە سەر ئەگەر ڕۆژێک هێرشمان نەکرابێتە سەر یعنی ڕەنگە ئێمە خۆشمان سەرمان سوورما بێ ئەوە چۆنە ئەمڕۆ هێرشمان نەکراوەتە پارێزگاری هەولێر گوتی تەنیا بۆ سەر هەولێر لە ماوەی ئەم مانگە 300 هێرشی بڵێ یعنی چ ماڵی سەرۆکی هەرێم و چ ماڵی هاوڵاتێکی هەرێم مهم ئەوەیە ئەوانە یعنی سنووری هەرێمی کوردستان دەبەزێنن بەزاندنی سنوورەکە ئەمڕۆ گەیشتە لووتکەی خۆی ئەگەر لە ڕۆژانی ڕابردوو تەنها حرەمی هەرێمی کوردستانیان دەبڕی بەو موشەکانی کە ئاراستەی هەرێمی کوردستانیان دەکرد و لە هەیشتان نەبووتە هەفتەیەک 6 پێشمەرگەی پارێزەری خاک و نیشتیمانی هەرێمی کوردستانیان لێ شەید کردین ئەمڕۆ گەیاندیانە لووتکەی هێرشەکانی خۆیان کە ماڵی سەرۆکی هەرێمی کوردستانە ئەم پلدرێژی گروپە چەکدارەکان بۆ ئەوەیە دەیانەوێت بە تەواوەتی نێوانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدرال تێک بدەن یان ئامانجی دیکەی استراتیژیان لە هەک بەدایە خۆی لە ڕاستیدا حکوومەتی فیدرالی عێراقی دەستەوەستانە لە بەرامبەر گروپە چەکدارەکان ئەمە عێراق بەرەو جەنگێکی ناوخۆی یەبات خۆی تاکو ئێستا عێراق هیچ هەڵوێستێکی نەنواندەوە تا بەرەو جەنگی ناوخۆی بباتنەوەی هەیە هەر ئیدانەکردنی خۆی ئێمەش دەتوانین لێرە ئیدانەی بکەن ئیدانەی کردەوەکانیان دەکەین خۆی بە ئیدانەکردن هیچ ئەنجامێک بەدەست ناهێتن دەبێت هەڵوێستی کردداری بگرێتە بەر هەڵوێستی کردداری چییە ئەوانەی کە ئەو گروپە چەکدارانە کە گروپی چەکدارن گروپی هەرچی ناویان لێ دەندرێ ئەوانە بەشێکن لە چوارچێوەی سوپای عێراقی شوێنیان بکراوەتەوە بەپی لە دەستور یاخود بەپی یاسایە کە لە پەرلەمانی عێراقی دەرچووە کەواتە ئەگەر سەرۆکی حکوومەتی عێراقی لە توانایدانیە دەسەڵاتی بەسەریاندا ناڕواتن خۆ لە چوارچێوەی ئەو وڵاتەیە کە ئەو ڕابەرایەتی دەکاتن کە خۆی سەرۆکی وەزیران و فەرماندەی هێزە چەکدارەکانە زۆرەمەمانەی وایە کە عێراق ینی هێشتا پێویستی بە گەڕانەوەی هێزە بیانیەکانە بۆ ناوخۆی عێراق بۆی ناوڕاست خواروی عێراق بپارێزن لەم گروپە چەکدارانە و جڵەویان بکەن خۆی ئێمە بە ڕاستگۆ بین یعنی لە عێراق بە درێژای مێژووی ئەم وڵاتە کە بەخواستی خۆی دروست نەبووە بە بەریتانیا دروستی کردەوە دروست بوونەکەشی هەڵەیە یعنی ئەم تۆ ئاوێتەکردنی سێنەتەوەی بەیەک ناڕازی یعنی چۆن دەتوێت وڵاتێک دروست بکەیەوە ئەنجامەکەیەتی بەردەوام یعنی گرژی هەیە بەردەوام پەلاماردانی یەکتری هەیە ئەمە لە چییە ئەمە ئەو ئەنجامەیە کە بەریتانیا 100 ساڵ لەمەوبەر چاندوێتی ئێستا بەرهەمەکەی و هەتا 1000 ساڵی تریش بەردەوام بێت تا ئەم بە شێوێ بڕواتن هەمیشە و ئارامیە بەخۆ نابینێ بەڵام لێرە خۆی مەسلەی
ئەم گروپە چەکدارانە یاخود هەر ئەو لایەنانەی کە بەردەوام پەلاماری ئەم ئەولا دەدەن ئەمە مەبەستیان لە چییە؟ هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا ئەوانە ئامانجێکیان هەیە کە دەیانەوێت بەرەی شەڕکردنەوەی بەرەی شەڕە لە ناو هەرێمی کوردستان و بەگشتدا یەکتربردننی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی لە کاتی ئێستادا ئێمە دەزانین حکوومەتی هەرێمی کوردستان پشووی زۆر لەوە درێژترە هەرێمی کوردستان نەک بەم هێرشە موشەکیانە ئەگەر جارێک بۆ سەر ماڵی سەرۆکی هەرێمی کوردستان ئەگەر دەیان جاری تریش دووبارە بێتەوە هەرگیز ناچێتە ناو شەڕێکی ئەوانەی کە ئەوان تەمەنای دەکەن هەرێمی کوردستان بڕیاری داوا خۆی بێلایەن بگرێت لەم شەڕە بە هەرگیز دەواازەی شەڕ ناکاتەوە مەگەر شەڕ بێتە ناو ماڵمان ئەو کاتە ئێمە ناچار دەبین بەرگری لە خۆمان بکەین بەڵام هەرگیز ئەوان باش دەزانن کە هەرێمی کوردستان ناچێتە ناو ئەو شەڕی کە ئەوان خوازیارین. زۆر باشە دکتۆر ینی ئێستا سەرۆکی ئۆکرانیا لە وڵاتانی کەنداوە و چەندین چاوپێکوتنی هەبوو هەوکات بە سیستمی دژە درۆن هاتووتە نێو ئەم جەنگەوە پێتان وایە کە سیستەما ئۆکرانیەکان هاوسەنگی هێز لە بەرامبەر درۆنە ئێرانیەکان بگۆڕێت؟ خۆی دەزانی لە ئەوەی کە ڕەنگە مەسلەی بابەتی سەرۆکی ئۆکرانیا زۆرێک لە تۆڵە سندنەوە بێت لە کۆماری ئیسلامی ئێران لەبەرەوەی لە ماوەی ڕابردوودا کۆماری ئیسلامی ئێران بێلایەن نەبوو چۆ پاڵ رووسیا و بە درۆنەکانی هاوکاری ئەو وڵاتەی کرد بۆ بەرەنگاربوونەوەی سوپای ئۆکرانیا بۆیە ڕەنگە لە کاتی ئێستادا سەرۆکی ئۆکرانیاش هەمان ڕۆڵ دەبینێتن و ئەمەی کە چۆتە پاڵ وڵاتانی عەرەبی ئەمە خۆی جۆرێک لە جۆرەکان پاڵپەیوەنانە ئەوانیش بۆ ناو شەڕەکە بۆ ئەوەی هەر ئەوە بوو کە سەرۆکی ئەمریکا خوازیاری بوو لەگەڵ هەڵگیرسانی جەنگەکە وڵاتانی عەرەبی بە مەیدانیەن بچنە ناو جەنگ ئێمە باوەڕ ناکەین یعنی ئەم درۆنانەی ئۆکرانیا بتوانێت ئاراستەی جەنگ یەکلایی بکاتەوە لە کاتی ئێستادا ئەمریکا و ئیسرائیل پێشکەوتوترین چەکیان هەیە و ناتوانێت یەکلاکەرەوە بەڵامە بێتە هەو بەشێکی ئەمنی زۆر بەهێز گومانی تێدا کەندا و ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی چەند توانای ئەم سیستەمە موشەکیانەی کە پێشکەشیان دەکاتن چەند پێشکەوتووە لە کاتی ئێستادا خۆ وڵاتانی عەرەبی لە هیچیان کەم نییە سیستەمی پاتریۆتی دژە موشەکیان هەیە دژە درۆنیان هەیە فڕۆکەی FC5یان هەیە خۆ زۆر پێشکەوتوترن یعنی چەکی زۆر پێشکەوتویان هەیە نازام لە چیان کەمە بەڵام ئەگەر ناتوانن بەرپەرچی ئەو موشەکانە بدەنەوە کە دێتن بۆ ناو خاچی وڵاتەکانیان ڕەنگە بەیانی بەدایان موشەشی گرێبەستی لەگەڵ وڵاتی ئۆکرانیاش بکەن هیچ دەتوانن چارەسەری ئەو موشەکە درۆنیانە بکەن کە ئاراستی وڵاتەکەیان دەکرێت. بۆچی کەندا و ناتوانێت ڕوبەڕووی ئەو مەترسیانە ببێتەوە؟ خۆی کەندا و لە کاتی ئێستادا خۆی بە ناڕاستەوە خۆ بێنەوێ بەشێکە لە پرۆسی جەنگەکە. وڵاتانی کەندا و هیچ کاتێک وڵاتی جەنگی نەبوونا وڵاتی جنگاوەر نەبوونا ئێمە چەند جارێکی تر هاتۆتە پێشەوە باسمان لە مێژووی دروستبوونی ئەو وڵاتانەی کەندا و کردووە ڕەنگە بە بەرنامەیەک نێتن نتوانین لە کەمێک باسمان بەڵێ ئەم وڵاتانە خۆی لە خۆیدا هەرگیز خۆیان توانای پارێزگاریکردن لە خۆیانیان نییە بۆیە ئەمانە زیاتر پشتیان بە هێزی دەرەچی بەستووە ئەو هێزەی لە کاتی ئێستادا کە هەمیشە پشتیوانیان بۆ پشتیان پێ بەستووە ئێستا خۆی چۆتە ناو جەنگەکە لەگەڵیان و ئەمە بۆیە ئەوان ئێستا دەستەوەستانن ڕاستە سەرباری ئەوەی جۆرەها چەکی پێشکەوتویان هەیە لە ساڵانی ڕابردوو بە ملیارات دۆلار چەکیان کڕیوە بەڵام هیچ لەم چەکانیان بەکار نەبووە چووکە وڵاتانی کەنداویش لێرە هەڵوەستە لەسەر بڕیارێک دەکەن ڕەنگە ئەوانش حەز دەکەن بچنە ناو جەنگەکە چونکە ئەوان بۆیان ڕوون نەبێتەوە ئاراستی جەنگەکە بەرەو کوێ دەچێت تاکو ئێستا ئەوەی دەیبینن وڵاتی ئێران لەسەر پێی خۆی ڕاوەستاوە و زۆر بە توندیش بەرەنگاری ئەمریکا و ئیسرائیل دەبێتەوە ئەوان لەوە دەترسن بەیانیەکە بچنە ناو جەنگەکە هەر ئەسڵەن جەنگەکە بۆ ئەوان بەجێ بێڵێت و خۆیان ببنە مەیدانی شەڕ بۆیە ئەوان ئەگەر بە تەنیابن هەرگیز دەرەقەتی ئێران نایەن و ڕەنگە ئەم ینی وڵاتانی کەندا و ئێستا لەم نێوانەدا دوو جار زەرەر و زیانەکەن. بەڵێ جارێک لەبەر ئەوەی کە ئەوان بە بیانووی ئەوەی کە ئێران ڕۆژانە پەلاماریان دەدات کە بارگەی ئەمریکی و هەوڵە دەستگا هەواڵگریەکانی ئەمریکا و ئیسرائیل لە ناو وڵاتەکەیان بوونی هەیە و لەوێ و پەلاماری ئێران دەدرێ و جارێکی ترێژ لەوە دەترسن کە ئەگەر بێت و بچنە ناو شەڕەکە بۆ ئەوان بەسەر ئەواندا ساغ بێتەوە و نەتوانن لە ژێرباری ئەم جەنگە بچنە دەرەوە و بە تەنیاش بەڕاستی ناتوانن خۆیان لە قەرەی جەنگێکی لەم شێوە بدەن چونکە ئەوان لەوە دەترسن ئەمریکا بەجێیان بێڵێ بۆیە جەنگەکە بە تەنیا بەوان هەڵناس و ڕێندرێتن. باشە بۆچی چەند ساڵی ڕابردوو ئەم وڵاتانە نەیانتوانیوە کە هێز و سوپایەکی بەهێزیان هەبێت؟
ئێمە خۆی ڕاستیری ئەو وڵاتانە ئێمە تازش باسمان کرد وڵاتی جەنگاوەر نینە خۆی سیستەمی بەرگریان هەیە بەپێی دەستور سوپایان هەیە هێزی سەربازیان هەیە بەڵام ئەم وڵاتانە چۆن بتوانن لە وڵاتێکدا بتوانن بەرەنگاری وڵاتێک ئەوانە لە مێژووی خۆیاندا شەڕیان نەکردووە یعنی وڵاتێک نینە بە شەڕ دروست بووبن وڵاتێک نینە لەسەر بەڵام سعودی و ئیمارات نەچوونە نێو شەڕی یەمەن و ئایا بە سەرکەوتووی دەرهاتن توانیان حوسیەکان لەناو ببن نەخێر لە کاتێکدا حوسیەکان گروپێکن باشە هەر لەگەڵ عێراق شەڕی کوێت و عێراق چێ کردی خۆ ئەوان نیان کرد ئەمریکا و سیچل وڵاتی تر کردیان نەخێر هەرگیز ئەم وڵاتە عەرەبیانە جگە لە وڵاتی میسر خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چەند وڵاتێک هەیە کە هەمیشە سەرچاوەی هێز بووە توانای سەربازی بەهێزی هەبووە سێ وڵات بوون ئەو سێ کوچکەی میسر و عێراق و سووریا بووە ئەوەی ئێستا دەبینین سووریا ئیتر جارێشتر ڕاست نابێتەوە سووریا تەواو کۆتایی پێهات سووریای ئێستا ناڵێن سووریای ساڵانی 67 دەڵێن و عێراقیش بە هەمان شێوە عێراقش هێزێکی سەربازی بەهێزی هەبوو بەڵام ئەو هێزەی لە بری ئەوەی لە دژی دژمنانی بەکاربێنێ هەموو توانای خۆی دژی کورد بەکارهێنا و ئەوەی پێی کرا درێغی نەکرد لە ناوبردننی کورد 1970 کورد 8,000 بارزانانی 5,000 کیمیاباران ئەوەی لە دەستی هات کردی بۆیە هیوادارین هەرگیز جارشتە نەگەڕێتەوە ئەم جۆرە سوپا ئێستا پاشکری ئەم سوپاتونڕەوە گروپە چەکدارەکانن ئەوە دەبینن ڕۆژانە پەرام مارمان دەدەن ئەوەی هەیە میسڕیش لە مێژووی خۆیدا کە ڕاستە وڵاتێکی سەربازی بەهێز بووە بەڵام چەند ڕۆژێک نەیتوانی خۆی بەرامبەر وڵاتێک هەیە کە کەم باسمان کردووە میسڕ گوتی کە ئێمە ناینە ناوم شەڕەوە بەڵام بۆ نموناگەر باسی ئوردن بکەین کە دراوسێ عێراقە لە ڕۆژاواوە دکتۆرە تا ئێستا نزیکەی 300 موشکی ئاراستەکراوە لەلایەن ئێرانەوە کە خاوەنی سوپایەکی بەهێزە کە خاوەنی سیستمێکی بەرگری بەهێزە بەڵام هەتا ئێستا جگە لە بەیاننامە هیچ هەڵوێستێکی تری نەبووە تەنانەت هاوپەیمانی ئەمریکا و ئیسرائیلیشە بەڵام یعنی هەر بەڕاستی ئەم وڵاتانە نایەنەوێ بێنە ناوم جەنگەوە ڕاستەوخۆ نایەنەوێت دراوسێکەیان دان پێدانراوی شەڕیان بێ دەزانێ ئەو وڵاتانە ئێمە باسمان کرد ئەو وڵاتانە هەرگیز ناتوانن ڕەنگە بتوانن بۆ نەتەوەکانی خۆیان زۆر ئازابن بە ئاسانی بتوانن ئەگەر گروپێک لە ناو خۆیاندا یان نەتەوەیەک داوای مافی خۆی بکاتن هەموو هێز و توانای خۆیان بەکاربێنن هەموو جۆرە چەکانی کە لە وڵاتانی ڕۆژاوا کڕیانە لەسەری ئەو نەتەوەی خۆیان بەتاڵیکەن وەکو ئەوەی بینیمانە بە درێژایی مێژووی دروست بوونیان بۆ نمونە لە عێراق ئێمە باس دەکەین لەسەر کورد زۆرەها چەشیان تاقی کردوێتەوە تاکو ساڵی 91 بەڵام ئەوەی دەبیندرێ لە ئێستادا نەخێر ئوردن ناتوانێت ئوردن ڕاستە هێزی سەربازی هەیە بەڵام ئوردن چۆن دەتوانێت بچێتم بەرامبەر وڵاتێکی وەکو ئێران بجەنجێت لە کاتێکدا ئوردن بربەستی لە بەردەما بربەستەکەشی ئەوەیە دەبێت بە ناوخاچی عێراقدا تێپەڕێ ئوردن ئەگەر بە ناوخاچی عێراقدا تێپەڕبێ لێرە ڕوبەڕووی هێزە چەکدارانە دەبێتەوە کە هاوسۆز و هاوپەیمانی ئێرانن دەبێت لەگەڵ ئەوان شەڕکاتن بۆیە ئەگەر جۆرە هاچەکی پێشکەوتوشی هەبێتن ئوردنیش ناوێت خۆی بخاتە جەنگێک لەگەڵ وڵاتێکی هاوسەی کە سنووریان لەسەر یەکتریە لە کاتێکدا بۆ ئەوی بگات بە ئێران دەبێ وڵاتێک تێپەڕێنێ بۆیە بۆ ئوردن ڕەنگە زۆر سەخت بێ وە سەرباری ئەوەش جەنگ ئێمە بڕوامان وایە هیچ وڵاتێک حەز ناکاتن بچێتە ناو جەنگێک بە ئابووری خۆی تەرخام کاتن بۆ شەڕێک کە نەزانن کۆتاییەکەی بەرەو کوێ دەچێتن بەڵێ زۆر سپاس دەکەم دکتۆر دڵزار ماندوومان کردیم شەو زۆر بەخێر بیت سپاس بە ئامادەبوونی تۆ لەگەڵمان جارێکی دیکە